لە بنی هەمانەکە لەوە شێوەی جیاوازتر نییە. ئەو شێوانەی تر دێت یا بارستە یا خستی مۆلاری و قەبار و شتیوە خاتە ناو مەوزوعەکەەوە. بۆ نەبڵێت ئەگەر 4 گرام هایدرۆکسیدی سۆدیۆم لە ئاودا بتوێتەوە ژمارەی مۆڵی ئایۆنە پەیدابووەکان چەندە؟ ئەگەر بزانیت بارستە مۆڵی تواوەکە ئەکاتە 40 گرام بۆ مۆڵ. هەرو مۆزوعانەی پێشووە یەکێکیت هاوکێشەی توانەوە کاکەیت. هایدرۆکسیدی سۆدیۆم هایدرۆکسید OH سالب 1 سۆدیۆم NA موجب 1 موجب 1 و سالب 1 یەکسانێک کوژێنیتەوە یەکسەر نووسیت NA موجب 1 OH سالب 1 1 مۆڵ لەمە بتوێتەوە 1 مۆڵ لەم ئایۆنە 1 مۆڵ لەم ئایۆنە ئەنجا بۆ کۆیەکەمەوە چکە لە ژمارە مۆڵی ئایۆنە بە کۆ قساکە کۆیەکەمەوە کاتە 2 مۆڵ ئایۆن. تا دێمە سەر خشتەی دوولاو دوو نێوانەکە بەڵام ژمارەی مۆڵی تواوەکە ژمارەی مۆڵی ئایۆنەکان هاوکێشەکە ئەڵێ ئەگەر تواوەکە 1 مۆڵ بێت ئایۆنەکان چەنە؟ 2 مۆڵ ئایۆنە. پرسیارەکە لێ چی؟ ئەڵێ ژماری مۆڵی ئایۆنە پەیدابووەکان چەنە؟ ئەمە چەنە؟ ئەوە چەنە؟ ئەگەر 4 گرام هایدرۆکسیدی تواوەکە 4 گرام بێ 4 گرام لەوێدا نانرێ چونکە ئەوەی خۆی سەر و خۆی چییە؟ بۆ لای بەو 4 گرامە بکەی بە چییە؟ هەرەوە فەرقەکە 4 گرام چۆن نەکەی بۆ مۆڵ بارستە لەسەر بارستەی مۆڵی واتای بە تۆ پێشتر بڵێ ژمارەی مۆڵی تواوەکە ئەکاتە بارستە لەسەر بارستە مۆڵی بارستەکەی 4 گرام 4 گرام هایدرۆکسیدیم لە ئاودا تواوەیە دابەشی بارستەی مۆڵەکەی 40 گرام لەسەر مۆڵ ئەکاتە 0.1 مۆڵ واتە ژماری مۆڵی تواوەکە کاتە جا من لەلا بیرم چوو بژاردەکان دانێم 0.2 0.3 0.4 کێشە نییە هەرو فکرەکەیە ئەستا دلێرە چیەکەیتە دوایەوە دوولاو دوو نێوانەکەی بۆکەیت و تەواو ئەوە بارستەی تێکە و واتەڵی وای کەڕەتی 1 هەرەکاتە وای 0.1 کەڕەتی 2 0.2 مۆڵ لە ناو 4 بژاردەکە ئەوە بین. ئەمە شێوەیەکی ترە لە ئەمساڵ خولی یەکەم لەم شێوەیە هاتبوو. شێوەیەکی تر ئەگەر بێتەوە بڵێ بۆ نمونە ژمارەی مۆڵی ئایۆنە پەیدابووەکان چەندە لە گیراوەی 0.2 مۆلار لە پێشە قەبارەکەی بنووسم لە 400 میلیلیتر ئاوە گیراوەی نیتراتی کالیسیۆم بە خستی 0.2 مۆلار اینجا ئەچێت بە هەڵبژاردن ABCD 4 ئەنجام تێاتێت تۆ قەت سێری ئەنجام مەکە حەق نەبێ بەسەرەوە وەکو ئەو
بڕۆ حەلیکە و تەواو ئیتر ئەوە لەوە چیت بۆ دەچوو لەناو هەڵبژاردنەکانە ئەیبینیت. ئەمیش باسی توانەوەکە ژمارە مۆلی ئایۆنە پەیدا بکەن لەبەرەوە بێتەوە چیاو کێشە بێت چیم هەیە نیتراتی کالسیۆم نیترات NO3 سالب یەک کالسیۆم CA موجب 2 یەک بۆ ئێرەش 2 بۆ ئێرە اینجا ئەمە بکێتەوە بە CA موجب 2 لەگەڵ 2 نیترات ئەڵێ یەک مۆڵ لەم بکێتەوە یەک مۆڵ لەم ئایۆنە 2 مۆڵ لەم ئایۆنە پیا بێت کوێ یەکەمەوە چونکە لێرە ئەمە وتوێتی ژماری مۆڵی ئایۆنە ئەکاتە 3 مۆڵ ئایۆن بەگشتی جا دێم شتەی بۆکەم ژمارەی مۆڵی تواوەکە ژمارەی مۆڵی ئایۆنەکان هاوکێشەکە ئەڵێت چی ئەگەر ژماری مۆڵی تواوەکە یەک مۆڵ بێ ژماری مۆڵی ئایۆنە پەیدا بکەن 3 مۆڵە جا پرسیارەکە خوێنمەوە پرسیارەکە ئەڵێ ژمارەی مۆڵی ئایۆنە پەیدا بکەن چەندە ئەمە چەندە ژمارەی مۆڵی تواوەکەی نەیەوە ئەڵێ لە 400 متر ئاوەگیراوە نیتراتی کالسیۆم واتە تۆ پێویستی بە ژماری مۆڵی تواوەکەیە بۆ تواوەکە شتی تری یاوە قەبارەی یاوە و خەستی یاوە خەستی مۆلاری ئەکاتە ژمارەی مۆڵی تواوە دابەشی قەبارە ئەبێ ئەمە بە چی بێت مۆڵ ئەمەش بە چی بێت لیتر ئەمە دراوە 0.2 مۆلار ئەکاتە ژمارەی مۆڵی تواوەکە نیمە دابەشی قەبارەکە ئەچیت ئەم 400 ملیتر دابەشی هەزارەکەی چونکە ئەبێ ئەو قەبارەیە بە چی بێت لیتر ئەو چییە اینجا 400 دابەشی هەزارەکەی کاتە 0.4 لیتر ئەوە چێتە ئەو بەر ژمارەی مۆڵی تواوەکە ئەکاتە 0.2 مۆلار یعنی مۆڵ لەسەر لیتر مۆلار یعنی مۆڵ لەسەر کەڕەتی 0.4 لیتر لیتر و لیتر ئەڕوات 2 کەڕە 4 0.08 مۆڵ واتە ژمارەی مۆڵی تواوەکە ئەکاتە 0.08 مۆڵ اینجا چیەکەیت هەر ئەوە فکرەکە بوو ئیتر ئەو شێوەیە و ئەم شێوەیەشەیە ئەم ساڵ خولی یەکەم یەکێک لەو دوو شێوە بواتەوە بە تەواوەتی ئەسەر شێوەکەی بیر نییە ئەوە یا بارستە بوو یا ئەمە بوو کەوتمە ناو پرسیارەکانی خولی یەکەمەوە لەو شێوانەی هێنابوو ساڵیت ئەمە دانین بە ئەکسە وایە چی دانێ ئەکس کەڕەت یەک هەرەکاتەوە ئەکس ئەکاتە 0.08 کەڕەتی 3 ئەکاتە 0.24 مۆڵ ئەوە لە ناو چوار بژار دەکبین ئەمە شێوەی کۆتاییە لەم مەوزوع پرسیارە تر لەم شێوانە تێناپەڕە لە بەکەلۆریا لە بارستە و قەبارە و مۆڵ و ئەو پێنج شێوەی ترکە بۆم باس کردیت ئەچینە سەر بابەتی تازە دوای ئەو لە مەرجەمەکان لە لاپەڕە شەشایە لە ناوەڕاستە کارلێکەکانی نیشتن ئەمە ناکوژێنمەوە میکوژێنمە باوکم نانووسم شەرت نییە بە نمونونەکانی کتێبەکە دەست پێ بکەین بۆ نمونە ئەڵێم لە کاتی تێکەڵکردنی پرسیارێکە نووسم لە کاتی تێکەڵکردنی ئاوەگیراوەی نیتراتی زیو لەگەڵ ئاوەگیراوەی کلۆریدی سۆدیۆم
ئایا نیشتوو پێک دێت؟ اینجا بەدوایە ئەو بەو شێوە بە بەڵێو نەخێر نییە بە شێوەی تر پرسیارەکاڵێ شەی ئایۆنی پەتی یان ئایۆنە سەیکەرەکان یاری بکە. شێوگە هاوکێشە لەگەڵ هاوکێشەی ئایۆنی پەتی لەگەڵ ئایۆنە سەیکەرەکان دیاری بکە. دێیت دوو ئاوە گیراوە تێ، ئەمە یەکەمیانە، ئەوی تریشان ئەمە دووەمانە. ئەم دوانە تێکەڵ کراوە. ئاوە گیراوەی نیتراتی زیو لەگەڵ کلۆریدی سۆدیۆم دێیت ئەیکەی بە هاوکێشە. واتە نیتراتی زیو، نیترات NO3 سالب یەک، زیو Ag موجب یەک. ئەوە لە خشتەکان نایبێت بیزانێت. موجب یەک و سالب یەک ئەپوژێنەوە. زایدەن کلۆریدی سۆدیۆم ئەمە ئاوە گیراوە یعنی ئەیشو. کلۆریدی سۆدیۆم ئەمە کلۆرید سالب یەک، سۆدیۆم یان ئەی موجب یەک، ئەمیش ئاوە گیراوە. یعنی چیمان کردووە؟ وەکو وایە بڵین دوو خوێندکار یەکێکیان لە دەفرێکە لە پەرداخێکە خوێ چێشت ئەتوێنێتەوە، کەوچێکی چێشت لەو خوێ کاتە پەرداخێک ئاوی توێنێتەوە. خوێندکارێکی تریش نیتراتی زیو ئەوی هەروکو خوێ سپی و ڕەقە ئەکاتە ئاو ئەی توێنێتەوە، توێتەوە هەردوو گیراوەکە بێ ڕەنگە لەسەر خوێی چێشت ئەی توێنیتەوە پێشەوەی بیتوێنیتەوە چۆنە؟ سپی و ڕەقە کە توانتەوە لە ئاودا دیار نامێنێت، ئەبێ بە گیراوەیەکی بێڕەنگ. ئەمیش هەروەها ئەبێ بە گیراوەکی بێڕەنگ. وەکو شەک لیمەندۆزی هەموو سپی ڕەقن کە یان توێنیتەوە ئەبێ بە گیراوەیەکی بێڕەنگ وە تواوە. اینجا خوێندکارێکی تریش ئەوی توان دوای من دێم لە هەردوو خوێندکارەکە هەردوو دەفرەکە وەرەگرم، لای خۆم دەفرێکی گەورەترم داناوە، هەردوو گیراوەکە تێکەڵەکەم لە کاتی تێکەڵکردن. تێکێم لە کاتی تێکەڵکردنەکە کالێکی چیمایی ڕوئەتات، کالێکە چیمایەکە پێوترێ لە پۆلی 11 پێوترێ کالێکی جووت پێگۆڕینەوە، ئالوگۆڕی ئایۆنی. ئالوگۆڕی ئایۆنی چییە؟ موجەبی ئەم لەگەڵ سالبی ئەو یەکەگرێت، موجەبی ئەویش لەگەڵ سالبی ئەو پێک پێوترێ کالێکی جووت پێگۆڕینەوە. یعنی هەردوو ئاوێتەکە ئایۆنە موجەب و سالبەکانان یەکتری ئەگۆڕنەوە، پێوترێ کالێکی جووت پێگۆڕینەوە یاخود ئالوگۆڕی ئایۆنیشی پێوترێ. اینجا لەو بەر ئاوێتەکان خۆتەی نووسی ئەیG لەگەڵ CL نووسی ئەیG موجەب یەک لەگەڵ CL سالب یەک، ژمارە کتانەکانیان بارگەکانیان یەکسانە کەواتە ئەوە توانی کوژێنیتەوە. ئەڵێ ئەمە ڕاستە تەواو. دۆخەکەی چییە؟ ئەو مۆزوعەکەیە. دایدن ئەمی شێم لەم لە پێش بێ موجب بنووسی، نەنووسی NO3N. دایمە لە ئاوێتای بێ لە پێش ئایۆنە موجبەکە بنووسیە، نووسی NA موجب یەک لەگەڵ CL نیترات سالب یەک، نیترات سالب یەک. ئەمی ژمارە بارگەکانیان یەکسانە ئەیکوژێنمەوە. دۆخی ئەم چییە؟ مەوزوعەکە ئەمەیە. یعنی ئەو مادانی کە تێکەڵیانەکەیت ئەبن بە ئاوێتەی نوێ بەرهەم. مادەکان لێکردوەکان ئەمە مناقەشەی نییە کە ئەدرێ بە تۆڵێ ئاوە گیراوە، وشەی ئاوە گیراوە یعنی ئەیچوو. بەس بەرهەمەکان لەسەر خۆتە بیزانی ئەو بەرهەمانە ئایا تواوەن یاخود نیشتون. ئەبێت کۆمەڵی ئاوێتە هەیە لەبەریکەیت، ئەوانەی کە گرنگن بۆ ئەم ساڵ بە پۆلی 12. ئەو ئاوێتە تواوە خشتەی ئاوێتە تواوەکان تۆزێ لە کتێبەکە تێکەڵی کردووە. من لە چەند مەزەمەکە تۆزێ بۆم کورس کردوودێتەوە بۆی بە سادەی بە ئاسانی لەبەریکەیت. یەکەم باسی ئاوێتە نەتواوەکانەکەین یا تواوەکان، نەتواوەکان و تواوەکان لە ئاودا ئەوانەی ئەتوێنەوە ئەوانەی ناتوێتەوە. سێریکە ئاوێتەکانی کاربۆنات بە کوردی نووسیمە کاربۆنات، ئەمە پێوترێ CO3. دوای ئەو فۆسفات PO4 سالب 3. اینجا سیلیکات SiO3 سالب 2 ناتوێنەوە بێجگە لە ئاوێتەکانی ئەم سێ توخمە: سۆدیۆم، پۆتاسیۆم، ئامۆنیۆم. بزانمە مەبەستی چییە قسەیە؟
بەستی چییە؟ ینی هەر ئاوێتە لە چی پێکاتەوە؟ ئاوێنی موجب و سالب. ئەگەر ئاوێتێ ئاوێنە سالبەکەی ئەمانە بێت لەگەڵ بیلچێنی بە هەر ئاوێنێکی موجبەوە ئەوە ئاوێتەیە بەس بیلچێنی بۆ سیانەوە ئەتوێتەوە تا بۆ نمونە واتە تەنها CO3 سالب 2 بیەی لەم سیانە سۆدیۆم پۆتاسیۆم ئامۆنیۆم کاربۆناتی سۆدیۆم کاربۆناتی پۆتاسیۆم کاربۆناتی ئامۆنیۆم ئەمە دوای ئەو بە هەمان شێوە فۆسفات PO4 سالب 3 بیەی لەم سیانە سۆدیۆم پۆتاسیۆم ئامۆنیۆم هەروەها سیلیکات SiO3 سالب 2 سۆدیۆم پۆتاسیۆم ئامۆنیۆم NH4 موجب واتە تەنها ئەمانە دەتوێنەوە کاربۆنات بەی لەو سیانە پێوترێت چی؟ کاربۆناتی سۆدیۆم کاربۆناتی پۆتاسیۆم کاربۆنات بەم سیانەوە ئەوێ بە چی؟ ئاوێتەیەکی لە ئاودا تواوە بەس بیەی لە هەر ئاوێنێکی موجب وەکو کاربۆناتی کالسیۆم کاربۆناتی لیتیۆم کاربۆناتی باریۆم کاربۆناتی زیو کاربۆناتی ئەلەمنیۆم بیەی لە هەر ئاوێنێکی موجب ناتوێتەوە فۆسفاتیش بەم سیانەوە بێ فۆسفاتی سۆدیۆم فۆسفاتی پۆتاسیۆم فۆسفاتی ئەمۆنیۆم ئیتر فۆسفات بە هەر شتێکی ترەوە بێت فۆسفاتی ئاسن فۆسفاتی مس فۆسفاتی قورقوشم فۆسفاتی لیتیۆم فۆسفاتی کالسیۆم مەگنیسیۆم باریۆم هەمووی ناتوێتەوە سیلیکاتیش عین شت کاتە ئاوێتەکانی ئەوە ناتوێتەوە یعنی ئەو ئاوێتەی ئاوێنە سالبەکەی ئەمە بێت ناتوێتەوە بەس ئیلا مەگەر ئەم ئاوێنە سالبانە لەگەڵ چیەیە بن لەگەڵ ئەم ئاوێنە موجەبانە بن ئەتوێنەوە لەگەڵ هەر ئاوێنێکی موجەبا بێت چونکە ئاوێتە هەر ئەوە نییە ئاوێتە لە چی پێکاتەوە لە ئاوێنی موجەب و ئەنجا بێ بە ئاوێتە بەتەنیا ئاوێنی سالب نابێت بە ئاوێتە بەتەنیا ئاوێنی موجەب نایە ئەبێ ئاوێنی موجەب و سالب بەی لە یەک ئەنجا بێ بە ئاوێتە جا ئەگەر ئاوێتەیەک ئاوێنە سالبەکەی ئەمە بێت و لەگەڵ هەر ئاوێنێکی موجەبا بێت غەیری ئەم سیانە چی ناتوێتەوە بەس بەو سیانەوە بێت ئەو مەبەستەکەیەتی جا بەس لە مەزەمەکان بەس بە یەک دێڕووسراوە ئەمە شێوە ڕوونکردنەوەکەیتی دوو ئاوێتەکانی گۆگردید چێیە؟ ئێسی سالب 2 گۆگردات SO4 سالب 2 گۆگردیت SO3 سالب 2 ئەوانە زۆر وجاب ناتوێنەوە یعنی هەر ئاوێتێک ئاوێنە سالبەکەی ئەمە بێت بێجگە لە ئاوێتەکانی ئەم پێنجە سۆدیۆم پۆتاسیۆم ئامۆنیۆم کالسیۆم سترۆنیۆم یعنی ئێس بەم پێنجەوە بێت ئاسە مەسەل لە تۆڵەی CAS دەتوێتەوە بەڵام MGS ناتوێتەوە ئێس بەم پێنجەوە بێت ئەتوێتەوە غەیری و پێنجە ئەوە CAS دەتوێتەوە CAS MGS ناتوێتەوە سێ لەسەر مەزەمەکە بۆ نووسیوی ئاوێتەکانی کلۆرید چییە؟ کلۆریدی ئەم سیانە ناتوێنەوە ئەو سیانە چییە؟ زیو جیوە قورقوشم بەس ئاگاد لێبێ جیوەکە جیوەی یەک چکە جیوە دوو جۆریە موجەب یەک و موجەب دوو قورقوشمەکە هەردووشی قورقوشم دووشی هەیە چواریشی هەیە هەردووشی ناتوێتەوە
بەڵام ئەوە بزانە بەڵام کلۆریدی با بیکەین بە هێما بۆی جێگە نەگرێ کلۆریدی قورقوشم دوو لە ئاوی گەرمدا دەتوێتەوە زە کلۆریدی زیو ناتوێتەوە ئاوەکە گەرم بەسار بێت کلۆریدی جیوە یەک ناتوێتەوە بەس کلۆریدی جیوە دوو دێتەوە کلۆریدی قورقوشم دوو کلۆریدی قورقوشم چوار ناتوێتەوە بەس کلۆریدی قورقوشم دووەکە ئەوە کلۆریدی قورقوشم دوو ئاوا نووسرێت ئەوە ئەگەر ئاوەکەی بۆ گەرم کەیت ئەتوێتەوە ئەوە کو تێبینێتە جا یەک تێبینی هەیە لەسەر کلۆریدی جیوەیەک و جیوە دوو دەلەبەت تا ئەسەن لێرا تۆزێ مشکلی هەیە نازانێت کلۆریدی جیوەیەک کلۆریدی جیوە دوو کلۆریدی جیوە یەک لەگەڵ کلۆریدی جیوە دوو چۆنە نووسرێت جیوە یەک یعنی جیوەکە موجب یەکە جیوە دوو یعنی جیوەکە سەبوون جیوە موجب دوو ئەوە جیوە موجب دووە کلۆرید خۆی سیەلی سالب یەکە بە چی بکەیت ڕاست و چەپ یەک بۆ ئێرە دوو بۆ ئێرە بە چی باشە ئەی کلۆریدی جیوە یەک وریابە ئەوە جیوە موجب یەکە کلۆریش سالب یەکە ئاوا ئەینووسیت هەڵێ کلۆریدی جیوە دوو زۆر لەسەری مەڕۆ و پۆلی یانزە بۆ پۆلی دوانزە لەبەریکە کلۆریدی جیوە یەک ئاوا نەینووسی بنووسە Ag2Cl2 کلۆریدی جیوە یەک چۆنە نووسرێت لەسا ئەوە موجب یەکە ئەوەش سالب یەکە دوو کەڕە یەک سالب یەک سالب دوو دوو کەڕە موجب یەک موجب دوو سالب دوو سفر چونکە ئاوێتەی بە سفر بێت ئاوێتەی بەسە بەرەنجامەکەی سەریکە یەک کەڕە یەک 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 کەڕە سالب یەک سالب یەک و یەک ئەوێ بەرەنجامەکەی کاتە سفر ئەمە دوو کەرە سالب یەک یەک کەرە دوو دوو سالب دوو سفر بەس سیستمی نێودەوڵەتی هۆ کەشی تااتو ئەزانم میتوانم بگەن بەس کاتمان لێکوژێت لەسەری ناڕۆین کلۆریدی جیوە دووەمە نامۆیە ئاگال لێ بێ ئاوا بنووسی Ag2Cl2 نەنووسی AgCl باشە ئەمە گروپی سێمە گروپی چوارەم ئەمانە ئەبێ لەبەرکەین گۆگردات چییە زەحمەت نەبێ SO4 سالب دوو ئەمە گۆگرداتی ئەم پێنجە مامۆستا عادل محەممەد کێیە؟ مامۆستا عادل محەممەد کەریم مامۆستای وانەی کیمیا لە ئامادەی سەلاحەدینی قورآن و پەیمانگای سلێمانی یەکێکە لە مامۆستا بەهێزەکانی شاری سلێمانی ماوەی 30 ساڵەوانی کیمیا دەڵێتەوە ئێستا مامۆستایە لە پەیمانگای سلێمانی و ئامادەی سەلاحەدینی قورآن خاوەنی نۆبڕوانامەی ڕێزلێنانە لەلایەن وەزارەتی پەروەردەوە لە هەموو ساڵەکانی پۆلی 12 پلەی پێوانەی تۆمار کردووە بەهۆی زۆری ڕێژەی نمرەی بەرز لەلایەن خوێندکارەکانی لەوانەی کیمیا ورد لە شەرحکردن لە وتنەوەی وانەکەیدا بەبێ کورتکردنەوەی بابەتەکان هەموو منهەج تەواو دەکات بە ئەزمون و بەتوانا و لێهاتوو خاوەن کەسایەتیەکی پڕنەشانازی پەیامی مامۆستا عادل بۆ خوێندکار ئێمە لە هەر کوێ بین یەکەمەکان لەوێن بۆ ئەوەی یەکێک بیت لە خوێندکارە سەرکەوتوەکان و یەکەمەکانی هەرێم لەگەڵ ئێمە بەردەوام بە لە پەیمانگای سلێمانی باشترینەکان لە پەیمانگای سلێمانی بۆیە ئێرە هەڵبژێرە مامۆستا عادل محەممەد کێیە؟ مامۆستا عادل محەممەد کەریم مامۆستای وانەی کیمیا لە ئامادەی سەلاحەدینی قورآن و پەیمانگای سلێمانی یەکێکە لە مامۆستا بەهێزەکانی شاری سلێمانی ماوەی 30 ساڵەوانی کیمیا دەڵێتەوە ئێستا مامۆستایە لە پەیمانگای سلێمانی و ئامادەی سەلاحەدینی قورآن خاوەنی نۆبڕوانامەی ڕێزلێنانە لەلایەن وەزارەتی پەروەردەوە لە هەموو ساڵەکانی پۆلی 12 پلەی پێوانەی تۆمار کردووە
بەهۆی زۆری ڕێژەی نمرەی بەرز لەلایەن خوێندکارەکانی لەوانەی کیمیا. ورد لە شەرحکردن لە وتنەوەی وانەکەیدا بەبێ کورتکردنەوەی بابەتەکان هەموو منهەج تەواو دەکات بە ئەزموون و بەتوانا و لێهاتوو خاوەن کەسایەتیەکی پڕنەشانازی. پەیامی مامۆستا عادل بۆ خوێندکار: ئێمە لە هەر کوێ بین یەکەمەکان لەوێن. بۆ ئەوەی یەکێک بیت لە خوێندکارە سەرکەوتوەکان و یەکەمەکانی هەرێم لەگەڵ ئێمە بەردەوام بە لە پەیمانگای سلێمانی. باشترینەکان لە پەیمانگای سلێمانی بۆیە ئێرە هەڵبژێرە. ئەم پێنج ئاوێتەیە ناتوێتەوە دەرخیکە. گۆگرداتی ئەم پێنجە ناتوێتەوە: کالیسیۆم، سترۆنیۆم، باریۆم، ئەمان باریەکان شەوی، جیوە لەگەڵ قورقوشم. جیوەکە هەردووچی، یەکەکەشی و دووەکەشی. قورقوشمەکە هەردووچی، دووەکەشی، چوارەکەشی. گۆگردات بەم پێنج ئاوێنەوە بێت ئەتوێتەوە. زە بۆ منەڵیت BASO4. ئەمە گۆگردات بە چیەوەیە؟ دای گۆگرداتی چییە؟ باریۆم. ئەڵێ ئەمە چی؟ ناتوێتەوە. بەس ئەگەر بڵێم MgSO4 ئەمە گۆگردات بە مەگنیسیۆمەوە، مەگنیسیۆمی تیا نییە. ئەڵێ ئەمە چی؟ دەتوێتەوە. ئەنجا دیتەوە بۆ ئێرە. ئەم بەرهەمانە ئەبێ لەسەر ئەم شتەیە بەکو نایەت من چۆن لەبەرم کردو بێ ئاوە لەبەری کرد. ماکو حەل، دەسەڵات نییە، هیچ بۆ ناکرێت، کورتکردنەوە نییە، ئەمە کورت کراوەتەوە. نیتراتی سۆدیۆم هەرچی لەوێ ناوی نییە نیتواوەیە، باسی نیتراتی تیان نییە. کاربۆنات، فۆسفات، سیلیکات، گۆگردیت، کلۆریت، گۆگردا، هەرچی ئاوێتەیەک ئاوێنە سالبەکەی کە یەتە بەردەمن لێرە ناوی نییە نیتواوە. سەر نیتراتی سۆدیۆم، نیترات ناوی نیترات نەهاتوە، هەرچی نیترات هەیە ئەتوێتەوە. سرکات ناوی نەهاتوە، مەسا بڵێ سرکاتی سۆدیۆم، سرکاتی مەگنیسیۆم، سرکاتی ئەنۆم ناوی نەهاتوە. سرکاتی کلۆرات، کلۆرید، ئەمانە مەسەلە بۆ نەبێ ئاگەر لێ بێ، هەرچی لای ناوی نەبوو ئەتوێتەوە. ئێستا لێ نیتر ئەمە تواوەیە، واتە بێ و خشتێ و لەبەر کە تواوەیە ئەچی چیەکەیت؟ ئەماکەی بە ئەیشوو کلۆریدی زیو، کلۆریدی زیو چی؟ ئەچی ئەماکەی ناتوێتەوە. یعنی چی؟ یعنی ئەنیشێ وەکو نیشتوێکی ڕق، ناتوێتەوە وەکو نیشتوێکی ڕق ئەنیشێ. ئەمە پێوترێت شێوگە چی؟ هاوکێشە. ئەنجا لە هەنگاوی دوومان چیەکەیت؟ ئەچیت هەرچی ئەیشوو هەیە لە ئاوا توێتەوە هەڵەوەشە بۆ ئاینی موجب و سالب تۆش هەڵێوەشێنی. ئەوەی ئەیچوو نەبوو وەک خۆی داینێرەوە، ینی جی ئێل ئێس. جی چییە؟ گاز. ئێل شل، ئێس ڕق. ئەمانەوەکو خۆی دانێتەوە هەڵی ناوەشێنی. ئەیچوەکان هەڵێشێت. ئەمە ئەیچوە هەڵێوەشێنی نووسی چی؟ AG موجب NO3 هەڵێوەشێ میکەم بە ئاینی موجب و چکە توێتەوە. هەرچێ بتێتەوە بە هەڵەوەشێ بۆ ئاینی موجب و سالب مەوزوعەکەی ئەوەی دەرسی پێشەوە. ئێستا ئەم ئەیچوێن بە هەردووچیان زائیدەن NaCl خوێی چێشە لە ماڵەوە لە ئاوە ئەتوێتەوە. بەڵێ چی لێت؟ هەڵەوەشێ بۆ ئاینی موجب و ئاینی موجب سالبەکەی چییە؟ Na موجب Cl سالب. ئەو ئەیچوێی بە هەردووچیان لەو بەر ئەمە چییە؟ S هەڵ ناوەشێنی، S و L و G وەکو خۆی داێنێتەوە نووسی AgCls زائیدەن. ئەمە هەڵەوەشێنم Na موجب زائیدەن. ئەو سێ نەینتە پێشەوە ژمارە ئۆکسیجین دەستکاری ناکرێ، نووسی NO3 سالب یەک. ئەو ئەیچوێی بە هەردووچیان. ئەمە پێوترێت هاوکێشەی ئایۆنی گشتی، یعنی هەرچی مادەیەک ئەتوێتەوە لە ئاودا هەڵم بۆ شانۆکردنەوە بە ئایۆنی موجب و سالب گشتیان. ئەوەی نەتواتەوە. ئەنجا دێم بۆ هاوکێشەی ئایۆنی پەتی. ئایۆنی پەتی
ئەمەیان تۆزیە بۆ خوێندکار لەوانێت دەستی بگرێت تەخیریکە واز لەم هەنگاویان بێنە بڕۆ بۆ هەنگاوێکتر پێوترێت ئایۆنە سیرکەرەکان پێشێوترێت ئایۆنە نابەشدارەکان یعنی چی نابەشدارەکان یعنی بەشدار نین لەم هاوکێشەیە نین لەم هاوکێشەیە بەشدار نین لەم هاوکێشەیە بوونیان نییە پێشێوتێ سیرکەر چۆن ئەمە بدۆزەرەوەی تر ئەوە خۆی دەرەچێت چۆن ئەمە دۆزمەوە چۆرە بۆ هاوکێشە ئاینی گشتی چ مادەیەک لەم بەری تیرەکە و لەو بەری تیرەکە هەیە کورتی کەرە با بڕوات وەکو بڕێکی جەبری بیرکاری کە چۆن لە بیرکاریە شت کورتەکەیتەوە ئەیجی موجب ئەیشو لەو بەری تیرەکە هەیە ئاوا بە بارگە و بە دۆخەوەکو خۆی بێت نییە NO3 سالب یەک ئەیشو لەو بەر هەیە ئەوە تا کەواتە ئەمە و ئەمە ئەڕات کەواتە یەکەم ئاینی سیرکەر چییە بوو ئەی موجب ئەیشو لەو بەر هەیە بەڵێ ئەوەش ئەڕات ئەوە ئاینی سیرکەری دووەمە موجب یەک باش CL سالب ئەیشو لەو بەر هەیە نییە ناڕات ئەوەی نەڕۆی کورد نەبوو داینێرە و بینی سەرۆک و بیرکاری ئەوێ بە هاوکێشە ئایانە پەتێکە AG موجب ئەیشو CL سالب ئەیشو لەو بەرەوەی بەچی AGCLS ئەوە هاوکێشە ئاینی پەتی پێناسەکەی ئەڵێ ئەو هاوکێشەیە ئەو ئایۆنانە دەگرێتە خۆی کە گۆڕاون ئەو پێناسەکەیتی هەن چۆ ئایۆنانە دەگرێتە خۆی یعنی ئەو ئایۆنانێتیان نووسرێت کە گۆڕاون چی گۆڕاوە دۆخەکەی گۆڕاوە لە ئەیشووە بەچی ئەو پێناسەکەیت هاوکێشەی ئایۆنی پەتی ئەو هاوکێشەیە ئەو ئایۆنانە دەگرێتە خۆی کە گۆڕاون ئایۆنە سیرکەرەکانیش ئەو ئایۆنانن کە ئەگەر یەک بگرن نابن بە نیشتوو واتە سۆدیۆم و نیترات سۆدیۆم و نیترات ئەم دوانەیە کە یەکەگرن لەو بەر هەر بە سۆدیۆم و نیتراتی وەکو خۆی ماوەتەوە ئەگەر ئەو دوو ئایۆنە یەک بگرن نابن بە نیشتوو ئەمە بریتی بوو لە نمونەیەک ئەم نمونەیە ڕێک وەکو خۆی لەسەر کتێب و مەلزەمە نییە من بەوە دەستم پێکرد بەڵام دەستی داهاتووەچمە سەر نمونونەکانی سەر مەلزەمە کە لە لاپەڕی حوتەوە دەست پێەکەم ئینشەڵڵا بۆ ڕۆژی ئەمڕۆ چەند شەمە بوو شەمە سەعات هەستێ بە 5 هیوادارم کەس تەخیر نەبێ غایب نەبن چونکە لە یەک دەرسدا ببڕیت تەسیرەکاتە سەر دەستەکانی دواترێت باشە باوکم دەستی داهاتوو حەزەکەی پێشتر بخوێنیتەوە بەڵێ دەستی داهاتوو سەیریکە 1 2 3 4 بەندی 10 11 لەوانەیە تاکو و لاپەڕە یان سڵاو لە خوێنکارانی بەڕێز من مامۆستا عادل مامۆستای کیمیا لە پەیمانگای سلێمانی و ئیشەڵڵا لەگەڵتان نابم بۆ خولی ئایندە کە لە زستاندا بە تایبەتی بۆ خوێنکارانی خولی تەحسین معدەل و یەکبابەتی و دووبابەتی و دەرەکی و لەم خولەدا هەوڵە دەین ئیشەڵڵا بە باشترین شێوە بەبێ کورتکردنەوەی بابەتەکان لە هەفتەیەکە زۆرترین دەرس ئەخوێنین بە هیوای ئەوەی کە ئێوە سوودمەند بن لەو خولە و ئێوەش بتوانن دەرەجەیەکی باش بێنن بە پشتیوانی خوای گەورە ئیشەڵڵا باشترینەکان لە پەیمانگای سلەیمانی بۆیە ئێرە هەڵبژێرە سەرکەوتن وشەیەکە ئێمە مانای پێدەبەخشین